تەوەری دومی بەرنامەی بەیانی باشکورسان بێگومان بەڕێکەی تەندروستیمان بۆیەوە ئامادە کردو باس لە ئەو کێشەگیر و گرفتانە ئاکەین کە تووشی دووچاری دڵ دەبنەوە بزانین نەخۆشیەکان چین ئایا بۆ ماوەیە باز لە جۆرەکانی نەشتەرگەری دەکەین باز لە قسەر و باڵۆن دەکەین بۆ ئەمە بەسە و گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر توانۆفەت پسپۆڕی نەخۆشیەکانی سینگ و دڵ و هەنایە کە بشەیەکی ڕاستەخۆ لە کەرکووک لەگەڵمان دەبێت سڵاو لێبێت دکتۆر سپاس بۆی کە لە تەوەری دومی بەرنامەی بەیانی باشکورسان لەگەڵ ئێمەدا بەشداریت. باەتان باشتوانی بە قوربان سڵاو ڕێزمێ بۆ هەموو بینەرانی NRT. بەڵێ زۆر سپاس. ئێمە باز لە نەخۆشیەکانی دڵ دەکەین زانی نەخۆشیەکانی دڵ چی دەگرێتەوە ئایا ئەو کێشە و گیر و گرفتانە چین کە دووچاری دڵ دەبێتەوە؟ بەڵێ سەرەتا ئێمە کە باسی نەخۆشیەکانی دڵ بکەین زۆر گرنگە باسی ئەتیرۆسکلۆرۆسیس بکەین کە مانای ئەوەیە ڕقبوونی یاخود تەسکبوونەوەی بۆڕێکانی خوێنە. طبعا ئێمە کە باسی ڕقبوونی بۆڕێکانی خوێن دەکەین دواتە خوێنبەرەکان یعنی هەموو ئەو دەمارانی خوێن کە خوێنەکەێنن بە بەشە گرنگەکانی لەش وەکو مێشک دڵ گورچی لە جگەر و دەست و قاچەکان. بەڵام ئەمڕۆ ئەتوانین تەنها باسی تەسکبوونەوەی یاخود ڕقبوونی بۆڕێکانی خوێن بکەین لە دڵە. ڕقبوونی خوێن بە مانای ئەوەی ئەو بۆڕی ئەو خوێنبەرانەی لە دڵەوە دەرەچێ ئەچێ با بڵین تەرزی ئەو بەشانەی جستە کە لێرەیە وەکووتمان باسی دڵەکەین کە تەسک دەبنەوە واتە ئەو خوێنی ئەگا بە و بەشەی بە دڵ با بڵین وەکو شخصیشی طبیعی نابی. ئەوە چی دەکا واکە ئەو کەسە بە شێوەیەکی باش خوێن نەگا بە دڵی و نەخۆشەکە هەستەکە بە ئازایشی زۆر لە سنگ لەوانەیە وای لێبێت دواتر ئەگەر زیاتر تەسکبوونەوەی هەبێ لە کاتی ڕێکردنە یاسا کەوتە بە قادرمێ و شتی وایە تووشی تەنگە نەفەسی ببێ و ناڕەحەت دەبێ و بەپی ئەو تەسکبوونەوەیە ئەگەر کەم بێ یا هەتاوەکو داخستنی ئەو خوێنبەرە ئێتر ئاڕازەکانی با بڵێن ئەگۆڕێ لە ئازاری سنگێکی کەمەوە هەتاوەکو زەبحە و جەڵتەی دڵ. بەڵێ دکتۆر ئەوانەی کە ئاماژە و پێکرد دەکرێت لە هەموو تەمەنێک داوەکو یەک بن یاخود بەبێ تەمەنەکان جیاوازی دەبێت؟ ڕاستی پێشتر وا تێگەیشتراوە کە ئەم نەخۆشیە تەنها لە بەتەمەنەکانە بەڵام ئێستا داتای تازە و داتای نێوە پیشان دەدات کە توانرێ حتا لە خوار تەمەنی 30 ساڵەوە تووشی ئەتیرۆسکلۆرۆسیس یاخود ڕقبوون و تەسکبوونەوەی خوێنبەرەکان بن. بەڵێ لەگەڵ ئەوەدا دکتۆر باز لەو نەخۆشیەکانی دڵ دەکرێت ئەمێ بزانم ئایا نەخۆشی درێژخایان هەیە لەگەڵ نەخۆشیە کورتخایانەکان و جیاوازیان چییە؟ ئەو نەخۆشیانە چین کە بە نەخۆشی درێژخایانی دڵدا دەندرێت کە پێویستە نەخۆشێک بە درێژای تەمەنی چارەسەر وەربگرێت؟ ئێمە بین سەرەتا باسی ئەوە بکەین بۆچی ئەم نەخۆشانە تووشی ڕقبوونی خوێن دەبن بۆی بزانین کامی درێژخایانە و کامی کورتخایانە. ئێمە سەرەتا هەندێک فاکتەری زۆر گرنگ هەیە کە واکە ئەو نەخۆشە تووشی ڕقبوونی خوێن بێ. یەکەمیان جنیتیکە واتە وراثە یان نەخۆشەکە لێ پرسی هیچێک لە کەسوکارت خاڵت مامت پورت خوشکت برات باوکت دایکت تووشی نەخۆشی دڵ بووە نەخۆشەکە ئەڵێ لە تەمەنێکی بچووکە لە 30 ساڵ و 40 ساڵ و 50 ساڵ مامم یا خاڵم یا کەسێکم نزیکم تووشی جەڵتەی دڵ بۆ وەفاتی کردووە. ئەمە یەکێکە لە خاڵە هەر گرنگەکان کە مانای جنیتیک یا وراثە. دووەمیان کە زۆر گرنگە بەلای ئێمە و ئێستا زۆر باوە لە ناو خەڵکە جگەرە کێشانە. ئێمە کە باسی جگەرە کێشان دەکەین خەڵکەکە وا تێگەیشتووە جگەرە کێشان تەنها ئەو جگەرەیە کە ئەیکێشێ و تەواو نە نێرگە لە بە جگەرە کێشاندانیان نە ڤەیپ ئەم شتە تازەکان ڤەیپە پۆدە جگەری ئەلکترۆنیە کە پێڵی کاکە جگەرە کێشی ئەڵێ نەوەڵا جگەرە ناکێشم تەنها ڤەیپە کێشم یاخود نێرگەلەکە ئەنە و جگەرە ناکێشێت. من حەزەکەم لێرەوە بەو خەڵکە بڵێم کە ئەمە جگەرە کێشان کە تۆ جۆری جگەرەکە گرنگ نییە شەرت ئەوە تۆ کە جگەرا کێشی جگەرەیە ئەگەر نێرگەلێ ئەگەر جگەری ئەلکترۆنی گەرڤیپە ئەگەر پۆدە یاخود جگەری ئەلکترۆنی. سێم خاڵیان کە ئەمێ باسی کەم پەستانی خوێنە واتە بەرزبوونەوەی پەستانی خوێن یاخود زەخت ئەمە شێکێکە لە خاڵە گرنگەکان کە وا ڕقبوونی یا تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ دروست بێت. چوارم خاڵیان شەکرەیە نەخۆشی شەکرە و مزاعفاتی نەخۆشی شەکرە کەواکە ئەتیرۆسکلۆرۆسیس یاخود تەسکبوونەوەی بۆڕەکانی خوێن زووتر و زیاتر دروست بێت
و گرنگترین خاڵیکە کە ئێستا باوە لە ناو کۆمەلگای ئێمە قەڵەویە کە خەڵکی گرنگی نادا بە خواردن و خواردنەوەیان واکە ئەو نەخۆشە تووشی قەڵەوی یاخود کێشی بەرزە بێ زیاد لە حەد. ئەم خاڵانە پێکەوە تەبعا هەردانیشان هینی تەسیری خۆی هەیە بەسەر ئەو نەخۆشە، بەڵام ئەگەر یەک یا دوان لەمانە کۆبوونەوە لەو نەخۆشەیە تەبعا مەترسی ئەتیروسکلۆرۆسیس یاخود ڕقبوون و تەسبوونەوەی خوێنبەرەکانی دڵ زیاتر دەبێت. بەڵێ باست لە هۆکارانە کرد کە ئەو کەسانەی تووشی ڕقبوونی خوێنبەرەکانی دڵ دەبن، بەڵام منەوێت باز لەو نەخۆشیە درێژخایانە بکەیت کە لە تاکێکدا ڕوودەدات، ئەو هۆکارانەش لەگەڵ ئەوەش وا دەکات زیاتر ئەو تاکە تووشی ئەو نەخۆشە بێت. ئەمەوێت باز لەو نەخۆشیە درێژخایانە بکەیت کە جەڵتەی دڵ بە نەخۆشی کورتخایان دادەندرێت. ئەی نەخۆشە درێژخایانەکان چین جگەر لەوەی کە هەندێک ئاماژە پێ کرد؟ بەڵێ طبعا ئێمە نەخۆشی درێژخایەنەکانی دڵ ئەتوانین بڵین نەخۆشی عەزی دڵ کە ئەوە هیچێکە لە کۆمپلیکیشنەکان یان خۆت ئەو هۆکاری عەجزی دڵ ئەوەیە کە نەخۆشیەکە پێشتر تووشی زەبحە یاخود جەڵتەی دڵ بووە، ئەوە یەکێکە لە نەخۆشە درێژخایەنەکان کە نەخۆشەکە هەتا پێویستی بە عیلاج و بە دەرمانی یاخود چارەسەری پزیشکی دەبێت. دووەمیان کە ئەوش هیچێکە لە نەخۆشە درێژخایەنەکان تەڕەحول یاخود تەهەدوری سەمامی دڵ یاخود پێڵێن خاوبوونەوە یاخود شلبوونەوەی زمانەکانی دڵ. طبعا زمانەکانی دڵ ئێمە زیاتر گرنگی دەدەین بە زمانی دڵی تاجی یاخود مایتراڵی، ئەمەیان واکە لە نەخۆشەکە تووشی تەنگە نەفەسیەکی زۆر ناتوانێت ناڕەحەت دەبێت، حتا تەنانەت ناتوانێت جلی خۆی لەبەرکە ئەبێکێک یارمەتیدا لەو شتەیە. ئەمە باسی نەخۆشە درێژخایەنەکانی دڵ کە باس بکەین. بەڵێ ئەمە دکتۆر باز لە کونبوونی دڵ بکەیت، چۆن تاکێک دەزانێت کە دڵی کون بووە، نیشانەکانی چین لەسەر ئەو تاکە دەکرێت لە هەموو تەمەنێکدا کونبوونی دڵ هەبێت، بەشێک بازەوە دەکەن کە زگماکیە، ئەمە چۆنە؟ بەڵێ نەخۆشی کونبوونی دڵ یاخود وجودی فەتحەیەک لە بینی چەمبەرەکانی دڵە، ئەمە زیاتر زگماکیە. طبعا ئەو نەخۆشە دێ شین بە شین بوونەوە لەوانەیە بێت یاخود ناڵکێکە ئەگریە شین دەبێتەوە. جۆری زۆرە، ئێمە لێرە ناتوانین هەمووی باس بکەین، بەڵام ئەتوانم پێ بڵێم خۆی زگماکیە، بەڵام شێوەیەکی کەشمان هەیە کە ئەوەی پێڵێن پۆست MI ASD یاخود VSD. ئەوە چییە؟ معنای وایە نەخۆشەکە تووشی جەڵتەی دڵ دێت، دوایەوە تووشی جەڵتەی دڵێ ئەو ماسوولکەی لە بینی چامبەرەکانی دڵایە کون دەبێت بەهۆی ئەوەی خوێنی پێناگا. ئەوە زیاتر لە بەتەمەنەکان یاخود ئەوانی تووشی جەڵتە بوون و دوایەوە تووشە بن دوایەوە دەرەکەوێت. بەڵام ئەگە باسی ئەوانە بکەین کە لە مناڵیەوە لە سەرەتاوە تووشە بن، ئەوتوانین بکەینە دوو بەشی زۆر گرنگەوە، ASD و VSD یاخود ئەتوانین بینی چەمبەرەکانی سەرەوە گوێی دڵی پێڵێن و لە بینی ڤێنتریکڵەکان یاخود دوو چامبەری خوارەوە. ئەوانە طبعا لە سەرەتاوە دەرەکەوێت مناڵەکە هەر لە دوای لەدایکبوونی لەوانەیە یەکسەر دەرکەوێت، هەندێکیشیان کە نەوعی ASD-کێتی لەوانەیە هەتاوەکو گەنجیش دەرنەکەوێت دوای گەنجی دەرکەوێت. ئەگەر بین باسی چارەسەرەکانی بکەین، طبعا لەوانەیە هەندێکیان خۆی لە خۆی داخرێت تاوەکو 2 ساڵ و 3 ساڵ چاوەڕێ بکەین لەسەری و بە عیلاج و شتی وا داخرێ. هەندێکیان ئێستا سوپاس بخوا بەتوانین بە قەستەرە داخرێ با بڵێن ئەو فەتحەیە بە ڕێی قەستەرەوە ئەتوانین ئەو کونانە داخین و ئەو جۆرانەشی وا داناخرێن نە بە عیلاج و نە بە قەستەر، ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەریەتی کراوە. بەڵێ لەسەر دەرکەوتنی کونبوونی دڵ ئەگەر بێت ئەو تاکەی کە دڵی کون بێت، بەشێک وا دەڵێن بێگومان ئێمە گوێبیستی بووین ئەڵێ تا تەمەنێکی دیاریکراو نەمزانیەوە و نەتا 19 ساڵی نەمزانیەوە کە دڵم کونا، بەڵام بەهۆی پشکنینەوە ئەو کاتە بۆم دەرکەوتووە کە لە زگماکیەوە دڵم کونا. ئەمە چۆنە؟ کەمتر بووە ئەو کونێک لە دڵیدا دروست بووە لە ناکاو زانیوێتی کە ئەم کەسە دڵی کونا؟ بەڵێ ئەوە زیاتر ئەو نەخۆشە کە ئەگاتە تەمەنی گەنجی یاخود با بڵێن ئەگاتە تەمەنی 18 ساڵ و جارو هەیە 15 تاوەکو 20 ساڵیش سترێسێکی زیاتر ئەخات سەرجەستەی. بۆ نمونە گەنجەکان کوڕ با بڵێن دەسەکە بە یاری تۆپی پێ یاخود ڕاکردن و ئەوانە ئەتر هیلاکی زیاترەکەوێت لەسەر ئەو دڵە، ئەو کاتە دەرەکەوێت نیشانەکانی لەسەر نەخۆشەکە دەرەکەوێت. یاخود بۆ ئافرەت ئەگە تەمەنی ئەگاتە سەر و 20 ساڵ و 22 ساڵ کاتێک کە شووەکە حملی ئەبێ سیرەکەی لە کاتی حملەکەیە بێ مڕاجعەکەڵێ
دکتۆر هەست دەکەم زۆر تەنگە نەفەسم تااقەتی ئەوەم نییە هیچ کارێک بکەم لە ماڵەوە ئەو کاتە نەخۆشەکە سێرەکەین فحسێکین ئەگەر بە سەماعی طبی بێ یاخود ئەوە تا بە ئیکۆ سێرەکەین ئەو نەخۆشە لە زیگماکەوە کونبوونی دڵی هەیە. بەڵێم بابینە سەر باسی فەتح سەدر واتەکردنەوەی سنگ لە چ کاتێکدا و بۆ چیش پەنا دەبرێتە بەرکردنەوەی سنگ؟ وەکو پێم وتی خۆی ئێمە نەشتەرگەری دڵی کراوە بۆ دوو جۆرەکرێت یاخود سێ جۆر یەکەمیان ئەوەیە ئەو نەخۆشانەی کە تەسکبوونەوەی یاخود ڕقبوونی بۆ خوێنبەرەکانی دڵیان هەیە ئەگەر بە دەرمان و بە قەستەرە یاخود شەبەکە و باڵەوە نەکرایەوە ئەو کاتە هەندێک هینی خۆمان هەیە با بڵێن هەندێک ئیندیکیشنی خۆمان هەیە بۆی ئەو نەخۆشە بنێرین بۆ نەشتەرگەری دڵی کراوە ئەو کاتە زەرعی دەماری خوێنی بۆکرێ دەمارکە یاخود لە قاچی یا لە دەستی یاخود لە سنگیەوە وەرەگیرێ و زەرعی دەماری بۆکرێ ئەوە یەکەمیانە. جۆرێکی کە لەوانە نەخۆشی زگماکەکانە ئەوەی وەکو پێشکەمێ باسمان کرد وەکو کونبوونی یاخود وجودی کون لەبینی چامبەرەکانی دڵە. سێم جۆر بۆ ئەو نەخۆشانەیە کە با بڵێن زمانی دڵیان تووشی تەڕەهول و تەهەدول و یاخود تەسکبوونەوە بوو بێت ئەوە ئەو کاتە ئەبێ ئەو سەمامی دڵ یاخود ئەو زمانی دڵ بگۆڕدرێت. بەڵێ لە قسەکاندا ئەمەژەت با قەستەرە و باڵۆن کرد ئەمە وەکو جیاوازەیەک بۆ ئێمە بخەیتە ڕوو لە نێوان کردنەوەی سنگ و هەروەها قەستەرە و باڵۆن. بەڵێ خۆی سەرەتا ئێمە طبعاً هەموو نەخۆشێک کە بێت وەلای ئێمە سێرێکین بزانین ئەم نەخۆشە پێویست بەواکە قەستەری بۆ بکریانە ئەوش بەپێی ئەو عڕازەی کە هەیەی نەخۆشەکە بۆ بەپێی ئەو تەختیتی دڵی لەبەر دەستمانە و ئیکۆی دڵەکە دوات جار ئەگەر نەخۆشەکە پێویست بکات طبعاً ئەنێردرێ بۆ قەستەرە و شەبەکە و باڵۆن. قەستەرەکە کاکرێ هەر لە کاتی قەستەرێ ئازانرێ کە تۆ کام دەماری خوێن داخراوە یا کام دەماری خوێن تەسک بۆتەوە. بۆچی ئەم شتە گرنگە بەلای ئێمەوە؟ طبعاً هەندێک دەماری خوێن هەیە لە ناو دڵایە ناکرێتەوە بە قەستەرە ئەکرێ تەنها بە نەشتەرگەری دڵی کراوە بکرێت وەکو بابڵین لێفتمین ئەو بابڵێن ئەو خوێنبەری کە لە دڵەوە دێت بۆ لای چەپی لە دڵەوە دێت ینی خوێنەگەێنێ بە لا چەپی دڵ. ئەوە یەکەم. دووەم ئەگەر بینیمان نەخۆشەکە سێ دەمار ڕئیسی ئەو نەخۆشە داخراوە و یاخود دوو دەماری ڕئیسی داخراوە و نەخۆشی شەکرێ هەیە. بۆچی باسی ئەواکین کە نەخۆشی شەکرە پێویستی بەدڵی کراوە کرێ نەشتەرگەری دڵی کراوە چونکە ئەوانە زیاتر ئیسفاداکەن لەو نەشتەرگەری زەرعی دەمار کە زیاتر لەوەی کە ئیسفاداکەن لە قەستەرەکە لەوانەیە بۆ نەخۆشی بۆ ئەو نەخۆشانی نەخۆشی شەکریان هەیە بۆ ماوەیەکی کورتی ئیسفادەی لێ بکەن بۆ ساڵ 2 ساڵ 5 ساڵ بەڵام نەشتەرگەری دڵی کراوە کە زەرعی دەمارکی بۆ کرێ بە پێ ریسێرچەکان وا دەرکەوتووە کە زیاتر ئەو دەمارە بەکراوەیی دەمێنێ بگرێت جار وهەیە بۆ 20 ساڵیش ئەڕوە. بەڵێ ئێمە قەستەرە و شەبەکە و باڵۆن طبعاً وتمان چۆنی دەکرێت دینیشی ئەتیادیە جار وهەیە ئێمە بۆ تەشخیصی لەوانەیە نەخۆشەکە بدێرین چونکە بە فەحس و هینەکانی خۆمان دەرناکەوێت ئەینێرین بۆ قەستەرە لە قەستەرەکە بۆمان دەرەخا کە کام دەمار گیراوە و بەپی ئەوە دوای ئەوە بڕیاردین یا لە عینی کاتە ئەو بابڵێن ئەو دەماری بۆ بکەینەوە یاخود ئەوە تا بینێرین بۆ نەشتەری دڵی کراوە کە ئەوش هەر لە ئێمە کرد. بەڵێ ئەمێ درستی ئەو پرسیارە لە زاری ئێوە بزانم کە دەوترێت ئەوانی نەخۆشیەکانی دڵیان هەیە ئەتە دووچاری نەخۆشیەکانی دڵ دەبن پێویستە لە خواردنەوەی چابەدر بکەون. ئەمە دروستە لە هەمان کاتە خواردنێکی دیاریکراویش هەیە کە ئەوانی نەخۆشی دڵیان هەیە لی بەدوور بن؟ ئەوەی زۆر گرنگە بەلای نەخۆشی ئێمەوە زۆر پرسیارەکەن عەفوان ئەڵێن چی بخۆین چی نەخۆین چی بکەین چی نەکەین یاخود لە چی دوورکەوینەوە و چی شتێکی سفادە ئەکەین لە نەخۆشیەکەمانە. ڕاستێکی قسەیەک هەیە خۆی ئەڵێ ئەلوقای خەیڕ من العلاج ئەو واتای ئەوەیە تۆ خۆپارێزی زۆر جار هەیە لە عیلاج گرنگترە. نەخۆش چی بکە یەک لەوانە دوورکەوێت لە جگەرە کێشان و وەکووتمان نێرگە لە کێشان و ئەو شتانە ئەوە زۆر گرنگە. دووەم کۆنتڕۆلکردنی نەخۆشی زەخت و شەکرە زۆر گرنگە بەلای ئێمەوە چونکە چەندێت تۆ ئەو نەخۆشی زەخت و شەکرەیەک ببێ کۆنتڕۆلی مایەوە ئەوە زەرەر دەگەێنێ بە دڵ و بە خوێنبەرەکانی دڵ. سێم خاڵ ئەوەیە بێنە باسی خواردن و وەرزش و ئەو شتانە. طبعاً ئەوە لای کەس شاراوە نییە کە خواردنەکان وە چەوری زۆرتیایە یاخود گۆشتی سوور زیان بەخشە بە خوێنبەرەکان و هەروەها بێتەوە باسی وەرزش بکەین. طبعاً وەرزش
زۆر گرنگە بۆ لەش خاصەتەن بۆ دڵ. ئێمە عادەتەن بە نەخۆشەکان دەڵێن ناڵێن وەرزشێکی زۆر قورس و هین بکەن، بەڵام لە ڕۆژێکا نیوتنی کاژێر بۆ کاژێرێک لە ڕۆژێکە لە هەفتەیەکە 4 بۆ 5 ڕۆژ زۆر گرنگە بۆ نەخۆش، واتە ئەوەیە تۆ لایفستایلی ئەو نەخۆشە ئەبێ بگۆڕی. ئێمە بەداخەوە هەندێک لە نەخۆشەکانمان مەسەلەن دێت خۆی شەکرەی هەیە و زەختی هەیە ئەو با بڵێن ئەو بابەتی هەیە، لەگەڵەوەشا خواردنێکی زۆر، خواردنێکی غێر سەحی، با بڵێن چەوری و ئەو شتان هەموویخوا. ئەجاڵێ دکتۆرجان ئەگەر چایەکی سەوزی لەگەڵا بخۆم کێشە نەبێت، هەڵبەتە تۆ ئەبێ هەموو شتەکان بێکەوە ڕەبتکەی، نەک تەنها ئەو خواردنە چەور و ئەو خواردنە قورسە بخۆیت و داوای چایەکی سەوز بکەی. هەڵبەتە چای سەوز زۆر گرنگە بۆ جستەی مرۆڤ و خاصەتەن بۆ دڵ، بەڵام لەگەڵ ئەوەش هاتووە ئەبێ بەشەکانی کەی ژیانت هەمووی بگۆڕی، پێڵێن لایفستایل چینج، یعنی هەموو عینەکانی ژیانە ئەبێ بگۆڕی، نەک تەنها بەس چایەکی سەوز بخۆیت و تەواو. باڵێ دکتۆر، ئەو باس سیستەمی ژیان و باس لە خۆراک وەرزشیش کرد. با بەمە سەر بە ئەو پرسیارە بکەم، گەربێت و تاکێک بۆ نمونە خەفە زۆر لە شتێک بخوات یاخود دڵی لە شتێک بێشێت، دەکرێت ئەو تاکە تووشی نەخۆشی دڵ بێت یاخود بگاتە ئەوەی کە ببێتە حاڵەتی بورانەوە؟ بەڵێ، ئێمە باسی ئەگەر بێنە باسی خەفەت و قەلەق و ئەو شتانە بکەین، هەڵبەتە تەسیر نەک تەنها بەسەر دڵ دەکات، تەنها لە مێشک و لە ژیانی نەخۆشەکە هەمووی دەکات. بە دڵنیایەوە قەلەق و خەفەت نەک تەنها تەسکبوونەوەی بۆڕەکانی خوێن دەکات و ئەوانە لەوانەیە تووشی با بڵێن گۆڕینی لێدانی دڵ بکات. چۆن ئێمە هەندێک نەخۆشمان هەیە ئەڵێ کە من قەلەق بم هەست بە خەفەقانەکەم یاخود زیالیانی دڵەکەم، ئەو شتێکی ڕاستە. هەندێک نەخۆش هەیە پێڵێن تریگەر، یعنی محەفزێک هەیە وای لێکە لێیانی دڵی بگۆڕێت، زیاکە کەم بکە و زیاتریان دێن بە زیالیانی دڵ. ئەو جۆرەکانی طبعاً زۆرن، یەکێک لەوانە ئێزڤیتیە یاخود ساینەستەکی کاردیایە، یعنی ئەم جۆرە هینە ڕاستە، بەڵام بڵێ لە خەفەتایە تەنها لە خەفەتایە تووشی جەڵتەی دڵ بوو شتی وە ڕاست نییە. هەڵبەتە خۆی پێشتر ڕەقبوونی خوێنی هەبوو، ئەمە تریگەرێک بووە یاخود فاکتەرێک بۆ وای لێ بکە زیاتر ئەو بۆڕی خوێنە دەست بێتەوە و تووشی ئەو گرفتە بێت. بەڵێ دکتۆر، ئەی کاتە نەخۆشەکانی دڵ دەبێتە هۆی هەناسەتونی لەو تاکە بەشێک دەڵێن من لەبەرەوەی نەخۆشی دڵم هەیە کاتە هەناسەم زوو نەبێت، ئەم دوانە کۆنتاکت و پەیوەندیان هەیە بێکترەوە؟ با دڵنیایەوە ڕەتێکی زۆریان هەیە. طبعاً ئەو نەخۆشەوتم پێت لە سەرەتاوە نەخۆشەکە بیدایە دێ بە ئاڕازێکی زۆر ئاسان، لێ تەنها سنگیەشەیە ئەڵێ هەستەکەم وەغزەیەک یاخود نەغزەیەک لە دڵما هەیە، دواتر ئەو نەخۆشە ئەگەر چارەسەری خۆی نەکرد و هەروە بەو کێشەیەمایەوە لەوانەیە ئازارێکی زۆر تونی ببێ. دوای ئەوە نەخۆشەکە ئەڵێ هەستەکەم تەنگە نەفەسە بم لە ڕێکردنەوە یا سەرکەوتم بە قادرمەیە. دواتر وای لێت ئەگەر هەر چارەسەر نەکرا نەخۆشەکە تەنانەت ناتوانێت لە حەمامە خۆی بشوە یاخود ئەوە تا جلی خۆی لەبەر بکە بێ هیچێک یارمەتیدا چووکە لەبەر تەنگە نەفەسی نەک لەبەرەوەی ناتوانێت. اینجا ئەو تەنگە نەفەسیە طبعاً هۆکارەکەی ئەوەیە نەخۆشەکە جۆرێک لە عەجزی دڵی تووشە بێ، وای لێت بە هینیشی ئاسان دەوانەیە تووشی ئەو تەنگە نەفەسی بێت. من ڕێنمای ئەو نەخۆشیان ناکەم، هەڵبەتە ئەوەی تووشی ئازارێکی سنگی بەسیط بێ، خاستەنەوەی تەمەنیان سەر 40 ساڵ و 50 ساڵە، یەکسەر بڕۆن داوای چارەسەری پزیشکی بکەن بۆی بزانن دڵنیا بنەوە کەوا هیچ کێشەیەک لە دڵیانە نییە. ڕاستە لەوانەیە لە کاتیان ساتێ دو ساتێک بەرێ، بەڵام بۆ هەتایی لەوانەیە دووری خاتەوە لە گرفتێکی زۆر گەورە. بەڵێ، باسمان لە تەمەن کرد، ئەمێ بزانم بەشەیەکی گشتی نەخۆشیەکانی دڵ دەکرێت لە کامە ڕەگە زیاتر دەربکەوێت. بەشێک بازەوە دەکەن ئافرەتان ئەگەری هەیە زیاتر نەخۆشیەکانی دڵیان تیا دەربکەوێت، ئەمە دروستە یاخود کامە ڕەگەزە؟ بەڵێ، ئێمە وەکو نەشتەرگەری سنگوت و بەڕێکانی خوێن، ئێمە هینێکمان هەیە، سکۆرێکمان هەیە پێڵەن یورۆسکۆر. طبعاً ئەو یورۆسکۆرە ئەنفۆرچنتلی ینی بۆ ئافرەتان وا دەرێخا کە ڕسکی عملیاتی دڵی کراوە لە ئافرەتان زیاترە. هۆکارێکی چیە نازانێت، طبعاً لەوانی هۆرمۆنات بێت، لەوانی شتیشی وا بێت، بەڵام بۆمان دەرکەوتووە کە مەسەلەن ئێمە حسابی با بڵێن نەشتەرگەری دڵی کراوە، ئەمە بۆ معلوماتی نەخۆشەکان زۆر جا پرسیارمان لێکەن، ئەڵێن قەفەسی سەدرێک کرێتەوە و نەخۆشەکەی تر جایشکە ناگرێتەوە. تەبیعی حەزەکەم ئەو بابەتەش باسکەم ئێستا ئەگەر دەرفەتم بنێ.
طبعا ئەمە نەشتێکی دڵی کراوە نەجاحەتی ئەو عملیاتە ئێستا حالیان لە کوردستانی خۆمانە بەداخەوە لە کەرکووک تا ئێستا سنتەری دڵی باشمان نییە نەکراوەتەوە لە مستەقبەڵی ئینشەڵا بکرێتەوە نەخۆش استفادەی لێ بکە بەڵام لە کوردستان نەجاحەتی عملیات کاگاتە 97 بوو 98%. ئەم 97 بوو 98% طبعا عالمیان هەر ئەو نسبەتە یعنی هیچ فەرقێکی جیاوازیی وای نییە لەگەڵ وڵاتانی دراوسێمان وڵاتانی دەرەوەش. ئەمە خۆشبەختانە ینی شتێکی زۆر باشە بۆی نەخۆش ڕوو نەکاتە وڵاتی دەرەوە بۆ نەشتەرگەری دڵی کراوە. زۆر جا پرسیارەکەن باشە دکتۆر ئەم عملیاتە نەجاحەتی لێرە کەس هەبووە بەڵێ لە بیدایاتی 2000ەوە ئێمە لە کوردستان لە سلێمانی بە تایبەتی و لە هەولێر نەشتەرگەری دڵی کراوە هەیە و نەخۆشەکان ڕۆژانە لە سلێمانی مەسەڵەن من ئاگام لێ ڕۆژانە 2 نەخۆش بۆ 3 نەخۆش نەشتەرگەری بۆ کرێت لە هەولێریش هەمان ڕقم ئەگەر زیاتر نەبێت و لە دهۆکیش هەر هەمان شتە. اینجا ئەم نەخۆشانە زۆر ئیسفادە بین لەو عملیاتە و نەخۆش نەترسێت کە پێڵێن خەفەسی سەدر دەکرێتەوە لەوانەیە بۆ دومان بۆ سێمان یەکۆک و جاران لێ بێت ئەگەر باشتر نەبێت. اینجا کە باسی نسبەی 1997 ئێمە وتم پێ یورۆسکۆرێکمان هەیە دانشین حسابی ئەو خطۆرەتەی وا لەسەر نەخۆشەکە هەیە چەند خاڵێکی گرنگ هەیە هیچێک لەوانە بەداخەوە ئەگەر ئافرەت بی طبعاً عینەکە خطۆرەتەکە زیاترەکە. بەڵێ دکتۆر لێرەوە دواڕێنمای چی دەبێت کە بتوێت بە ئێمە بە بینەرانی بگەێنی؟ وڵا گرنگترین شت بۆ نەخۆشەکانمان بۆ هەموو هاوڵاتیانمان ئەوەیە دوورکەونەوە لە جگەرە کێشان دوورکەونەوە لە خواردنی چەوری وەرزشی باش بکەن ژیانی خۆتان بژین ئەم ڕۆحە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە ئەبێ ئێمە چۆن ئەو ڕۆحی یاو پێمان ئێمە ئاوا بیبارێزین و وەکو ئامانەتێک بە جوانی بە ڕێکوپێکی چاومان لەو جستە و لەو ڕۆحی خۆمان بێت. تر زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر توانە نۆفەل پسپۆڕی نەخۆشەکانی سینگ و دڵ و هەنایی پشەی ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیارە پرسوودەکان.